دکتۆر ڕەعەت ڕەفعەت لە کۆبوونەوەی ئەنجومەنی تەوتین ڕایگەیاند پشتیوانی گەورە بۆ لیستەکەمان ئومێدی گەورەی پێبەخشیوین. دوو لێدوانی نوێ ئەگەری شکستی ڕێکەوتنی هەولێر و بەغدا لە دوای هەڵبژاردن زیاتر دەکەن. تا دێت هێرشەکانی ئەحمەد شەرع بۆ سەر هەسەدە زیاتر دەبن. ئەمریکاش چەک و سیستەمی بەرگری دەباتە ڕۆژاوا. ئەنجومەنی پشتیوانی تەوتین لە هەولێر کۆبوونەوەیەکی ئامادەکاری بۆ ناساندنی لیستی 247 بە سەرۆکاتی دکتۆر ڕەعەت ڕەفعەت ئەنجامدا کە تیایدا بەشێکی بەرچاو لە پشتیوانان و هاوکارانی لیستی 247 لە کۆبوونەوەکە بەشدار بوون. دکتۆر ڕەعەت ڕەفعەت سەرۆکی لیستی 247 لە پەیامێکدا کە ئاراستەی بەشداربووانی کرد ڕایگەیاند ڕۆژ دوای ڕۆژ پشتیوانیەکان بۆ لیستەکەمان زیاتر دەبێت. ئەمەش ئومێدی زۆری پێبەخشیوین. ناوبرا وتیشی هۆکاری ئەو پشتیوانیە زۆرە ڕاشکاویە لە بەڵێنەکانمان و کە ترسانمان لە دەسەڵاتە. ئێمە بەڵێنی گەورەمان بە خەڵک داوە کە جێبەجێکردنی تەوتین و کۆتایی هێنان بە کێشەی موچە و کۆتایی هێنانە بەو باج و سەرانانەی دەسەڵات بەسەر خەڵکیدا سەپاندووە. ئاماژەی بەوەش کرد ئێمە لە بەغدا کار بۆ نەهێشتنی ئەو نەعەدالەتیە دەکەین. دەمانەوێت دادپەروەری بۆ خەڵک بگەڕێنینەوە. هاوکات ئومێد ئەکرەم سەرپەرشتیاری کەمپینی هەڵبژاردننی لیستی 247 ڕایگەیاند ئەم جوانە ئاهەنگێکی جەماوەری گەورە بۆ زیاتر ناساندنی لیستەکەمان بە خەڵکی پارێزگای هەولێر ساز دەکەین. ڕۆژ لە دوای ڕۆژەگەری شکستێنانی ڕێکەوتنی هەولێر و بەغدا لە دوای هەڵبژاردن زیاتر دەبێت. یانوێترین لە دوانیدا حەمدی شەنگالی جێگری بەڕێوەبەری کۆمپانیای سۆمۆ لە پشکی پارتی ڕایگەیاند ڕێکەوتنی هەرێم و بەغدا بۆ هەناردەینەوە تاوەکو 31 دوازدەیەم ساڵە. ئەوەش وەک ئاماژەیەک بۆ ئەوەی ئەگەری شکستێنانی ڕێکەوتنەکە و دووبارە سەرهەڵدانەوەی کێشەی موچە هەیە. هاوکات هەر ئەمڕۆ فواد حوسێن وەزیری دەرەوەی عێراق ڕایگەیاند ئەتوانین گرنتی بدەین ئەم ساڵ 12 موچە لە هەرێمی کوردستان دابەش دەکرێت. ئەوە لە کاتێکدا پێشتر ئەنجومەنی پشتیوانی تەوتین هۆشداریەوەی دابوو کە ئەگەری ئەوە هەیە ڕێکەوتنەکە تەنها تا دوای هەڵبژاردن بێت. دوای هەڵبژاردن هاوشێوەی پێش و کێشەی موچە سەر هەڵبداتەوە. هێزەکانی سەر بە سووریا لە ماوەی نزیکەی 7 مانگدا 122 جار هێرشیان کردوتە سەر ناوچەکانی ژێردەسەڵاتی ئەسەدا. وتەبێژی ئەسەدەش جەخت دەکاتەوە بەرامبەر ئەو هێرشانە بێدەنگ نابن. فەرهاد شامی وتەبێژی ئەسەدا لە چاوپێکەوتنێکدا لەگەڵ کەناڵی ڕووناهی ڕۆژاوای کوردستان ڕایگەیاند لە دوای ڕێکەوتنی 10 ئازارەوە هێزەکانی سەر بە دیمەشق 122 جار هێرشی جۆراوجۆریان کردوتە سەر دێر حافز و گەڕەکە کوردنشینەکانی حەلەب لە بەشێکیان لە ڕێگەی درۆنەوە بوونە. ئەوە لە کاتێکدا ئەمڕۆ ڕوانگەی سووری بۆ مافەکانی مرۆڤ بڵاوی کردەوە کە ئەمریکا چەک و سیستەمی بەرگری دەباتە ڕۆژاوای کوردستان.